ئاماری ساڵی 2020مان لە ساڵی 2020 تا خۆتانەزان بەشێکی ئێمە لە کەرنتینەیە بووین و لە قەدەغەی هاتوچۆیە بووین، بەڵام لەگەڵ ئەوەشە لیژنەکانمان لە ساڵی ڕابردووە توانیویانە 66,751 شوێن بەسەر بکەنەوە. لە کاتێکە سەردان و بەسەرکردنەوەکانمان لە ساڵی 2019 52,172 شوێن بووە. لە نەتیجەی ئەو سەردان و بەدواداچوونانەیە کە لە ڕێگەی لیژنەکانەوە تۆمار کراوە 5,663 شوێن ئاگادار کراوە، تۆپسوڵای ئاگادارکردنەوەیان بۆ کراوە. عەفوم کە 5,663 سەرپێچی تۆمار کراوە، لەوانە 4,515 پسوڵای ئاگادارکردنەوەیان بۆ کراوە، 1,053 شوێن داخراوە و 205 کەیسمان هەبووە کە دراوە بە دادگا و کۆی ئەو کەلوپەل و کاڵانەی کە تەلەف کراوە 950 تەن و 728 شیلۆ بووە کە بەراورد بە ساڵی ڕابردوو تەلەفکردن کەمی کردووە. ساڵی ڕابردوو 1143 تەن و 854 شیلۆ تەلەفکردنمان هەبووە و ژمارەی داخستنەکانیشمان لە ساڵی ڕابردووە کەمتر بوو لەو چاو ئەم ساڵە کە 244 شوێن بووە و 116 کەیسیشمان هەبووە کە لە ساڵی ڕابردووە دراوە بە دادگا. سوپاسێکی زۆری لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانیەکەین، نوێنەری فەرمانگەکان لەو لیژنانەیە ئەکەین کە لەم بارودۆخە زۆر ئاڵۆزەی ساڵی 2020 کە هەر سەرەتاکەی لەگەڵ ئەو نەبوونی موچە و نەبوونی بودجە و تێکچوونی شیرازەی ئابووری و دارایی لە وڵاتەکەمانە، تێکچوونی شیرازەی سیاسی حکومڕانی لە وڵاتەکەمانە، کێشە و قەیرانە تەندروستیەکانیشی هاتنە سەر، بەڵام جوامێرانە توانیان ئیداری و بارودۆخانە بن، چاودێرێکی ورد بن، هەماهەنگ بن بۆی ئاسی خۆپارێزی لای خەڵک بەرز بکەنەوە. عمر ناسکورت